وكاتي خوان بفيرو بدن لقل كتابكان ناشون التبرج نهائي هو مرتبط بأسلوب كتابة والله كراونا نوزو باركاندا بسم الله الرحمن الرحيم. أمرو أمدي دارا معرفية ما ساسكت بو ناساندن وهروها دابشكردنني زنجير كتابي موسوعي آقايي لنسيني براي برزمان ما مصاصاما رباطيكا برزيان يعني شتو شاري لندن وهروها برپرسي مالبندي هندراني كومالي دارگرية زنجير كتابك زور بابا لخوغري بابتكي فكرية ووك ئاشکرایە دیارە کە ڕێژێکی زۆر لە نوخبە لە ڕۆشنبیران لە مامۆستایانی ئاینی مامۆستانی زانکۆ و زانایان هاتوون و ئامادەییان هەیە دیبەی سازەکرێ بۆ خوێندنەوەی کتێبەکە سەرنج و تێبینیەکان لەسەر کتێبەکە و هەروەها هاندانێکە بۆ نووسین بۆ خوێندنەوە بۆ ئاشنابوون بە کتێب سەر لە نوێ لە چوارچێوەی زنجیرە چالاکیەکی نەوعی مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری ئێمە هەستاوین بە ئەنجامدانی ئەم چالاکیە بۆ ئومێدەی کە جێگەی ڕێزاوەری ئەمەوە. کتێبەکە ئەو زنجیری ئاگایە بابەتێکە پرۆژەیەکی فکریە قسە لەسەر کۆمەڵێ چەمکی سەردەم ئەکا و هەوڵێکە بۆ ناسینی هەوڵێکە بۆ ناساندنی ئەم قۆناغە و باز لە ئەرکی قۆناغەکەی شەکە زیاتر ئەو واقعە کە بەرکەوتەمان لەگەڵیا هەیە پرسیارێک بۆ دروستەکە وەڵامی زۆرێک لەو پرسیارانەیە تەمەنی 10 ساڵ ئەبێ بەڵام لە 5 ساڵی ڕابردووە زیاتر ئیشم لەسەر کردووە ئێستا لە 7 زنجیرەیە یعنی خۆی بینێتەوە بەڵام بەردەوامە بێ ئینشاءالله یعنی کۆمەڵی عنوانی تریش بە ئیزنی خوا بەڕێگاوەیە و پرۆژەکەش بەڕاستی کە من داوا ئەکەم ئەو قەڵەمانەی کە پێشەکی ئەو کتێبە ئەخوێننەوە 6 لە 6 لاپەڕا ڕوونم کردوێتەوە مەوسوعی ئاگایی بۆچی ئەوەی کە هەماهەنگ و هاوڕابی ئینشاءالله ئەتوانێت قەڵەمی بەگەڕ بخاو پرۆژەکەش لە خزمەتیان بێ ئینشاءالله. جیاوازن ناوڕۆکەکان بۆ نمونە یەکیان باسی بابەتی ینی دەرهاویشتەکانی جێندەرسازیەکە جێندەربازیەکە ئەگەر سەر بگرێت لە کۆمەڵگە موسڵمانەکانە چی دەرهاویشتەیەکێ مەسەلەنێکیان باسی ئیسلامی ناسیاسیەکە بۆ مانای ئەگەر ئیسلام ناسیاسی بێ چیە بێ ینی لە ناوڕۆکەکە تەیید دێواکە کە ئەبێ ینی نابێ ئەو پرۆژەی سیاسی و دەستور و دەوڵەتداری نابێت لە ئیسلام جیا بکرێتەوە چونکە ئیسلام بەرامبەر بە لیبرالیزمیش پرۆژەی دەوڵەتداریە پرۆژەی دەستورە ئەگەر ئیسلام بەگەڕ نەخەی لەو بوارە ئەو جێ ئەگەرێتەوە کە جێشی گرتەوە ئێتە شیرازی کۆمەڵگەتێکە ئەو دەرهاویشتا سلبیانەی کە هەیە ئەیبینین هەمووی لە کۆمەڵگەکانی ئێمەشا بە نوعێکتە دووبارە کتێبەکە زۆر تەقلیدی نییە بۆی کە بگەڕێتەوە بۆ سەر مەراجع و ینی بەڵگە زۆر بێنێتەوە زیاتر مناقەشەیەکی فکریە لەگەڵ خوێنەرە.